ئێمە بمانەوێت لە مێژووی تند و تیژی و هەڵاوەردنی ژنانەوە دەست پێ بکەین بێگومان ڕێگۆڕیشەی ئەم دیاردێ لەناو کۆمەڵگەکانە گەڕێتەوە بۆ دروستبوونی عەقڵێتی دەسەڵاتداری کە دوای ئەوەی کە کۆمەڵگەی سروشتی کۆنتڕۆڵەکە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ کۆمەڵێک دیاردەی نەخوازراو لەناو کۆمەلگای سەر هەڵدەدا بێگومان لە جەوهەردا هەمووی ئەگەڕێتەوە بۆ کۆنتڕۆڵکردنی ئیرادەی ژن لەناو کۆمەلگەدا لەبەرەوەش کاتێک ئاوڕێک لە مێژوو دەدەینەوە دەبینین ڕێک و ڕیشەی دیاردەی تند و تیژی مێژوویەکی زۆر کۆن و قوڵی هەیە و لە بەرامبەر ئەمەشدا بەپێی سەردەمەکان گۆڕانکاری و بەسەرا هاتووە بەتایبەتیش بەپێی شوێنەکان بەپێی جوگرافیاکان شێوازی جۆر بە جۆری بەخۆ بینی و تند و تیژەکان بۆ ناو کوردستانیش هەڵبەتە لەگەڵ ئەو سیستەمی کە لە ئێستادا هەم لەژێر ستای هەژمونی سیستەمی سەرمایه‌داری بۆ خۆی و هەمیش لەژێر ئەو ئەقڵێتە فاشستەی کە لە وڵاتانی داگیرکەری دراوسێماندا بێگومان کاریگەریان لەسەر سیستەمی ئێرە هەبووە دەبینین کە تند و تیژەکان لەناو کۆمەڵگەی کوردیشدا تا دێت لە هەڵکشاندا کاتێکیش ئەمانەی ورتر قسە لەسەر تند و تیژەکان بکەین بەرامبەر بە ژنان ئەکرێ کۆمەڵێک فاکتەری سەرەکی بخێنە ڕوو یەکەم ئەوەی کە بۆ خۆیان ئێمە تا ئێستا پرسی ژن لەناو کۆمەڵگەی کوردیدا پرسێکی گرێدراو بە سیستەمە سیاسیەکەی کۆمەلگانیە یعنی هەم لە دامەزراوە پەرلەمانیەکانەوە هەم لە سازیەکانی دیکەی ناو کۆمەلگادا نەبووتە پرسێکی جدی کە بەردەوام کاری لەسەر کرابێ بۆی کە هەم توێژینەوە لەبارەیەوە بکرێەوە هەم لە هۆکارەکانی بکۆڵدرێتەوە دواتریش ڕێگە چارەسەرەکانی بخرێتە بەرباس لەبەرەوە ئەمە یەکێکە لە فاکتەرەکانی یەکێکی دیکە لە هۆکارەکانەوەی کە ئێمە دەزانین کە ساڵانە بە تایبەتی بەڕێبەرایەتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی خێزانی و ژنانیش دەمانبینی کە ئامارەکانیان دەخستە ڕۆ ئامارانی کە باس لە تند و تیژیەکان دەکەن لەسەر ژنان کە بەڕێوە دەچێت لەناو کۆمەلگادا ئێستا ماوەی چەند ساڵێکی لەم ڕۆژە ئێمە دەبینین کە لاوازی هەیە ئامارەکان ناخرێتە ڕوو و یەکێکی دیکە لە هۆکارەکان لەناو باشووری کوردستانە پەکخستنی کەرتی پەروەردە ئێمە ئەزانین پەروەردە بە هەموو ئەو ڕخنانی کە لە سەرێتی سیستەمێکە بۆ خۆی ڕۆڵێکی کاریگەری بینیوە لە پەروەردەکردن و ئاراسەکردنی تاکەکانە هەم لە ڕێی خوێندنی ئەو زانست و ئەو پەرتوکانی کە ئێمە خوێندومانە لەناو خوێندنگاکانە هەم ئەو ئاشنابوون بە مافە مەدەنیەکان و هەتا زانستە ئاینیەکان بۆ خۆیان کاریگەری هەبووە لەسەر ئاراستەکردنی تاک لەناو کۆمەلگا ینی بەرکەوتنی تاکەکان لەناو دامەزراوەیەکی پەروەردەییدا و کۆبوونەوەی ئەم تاکانە لەناو خوێندنگەیەکدا و دوجار ئەو شێوازە چالاکیانی کە بەڕێوە دەچن ئەمە کاریگەری ئەبێ لەسەرەوەی کە ئەو تاکە چۆن لەسەر چ ئایدیاک لەسەر چ فکرێک هەتا لایەتمان نەچێمە لەناو سرودەکانی خوێندنگەکانە سرودەکانی ئێڕەقیمانەوتەوە ئەمە کە کاریگەریەکی لەسەر هەستی نەتەوایەتی و دوجار بەرپرسیارەتی دروستەکە کاتێک مرۆڤ هەستی بەرپرسیارەتی ئەبێ ئیدی پرسیار لە خۆی ئەکاکە ئەتوانێت چی بکات لە کۆمەلگا و بەرامبەر بە چ شتێک ئەتوانێت بۆچوونی هەبێ ڕەئی هەبێ ئەتوانێت ببێتە بەربەستێک لە بەردەم ڕوودانی چ کارەساتێک چ ڕووداوێک بە تایبەت تند و تیژیەکان ئەوەی کە لەناو کۆمەلگادا دەکرێت هەر ناڕاستیەک هەبێ بتوانێت مرۆڤ بەرەنگاری بێتەوە هەوڵی چارەسەرکردنی بدە لەبەرەوە کاتێک ئەمانە هەمووی بەیەکەوە دەشێوێنرێت دەبینی کۆمەڵێک پرتەوازی و لێکترازانی کۆمەڵاتی لەناو کۆمەلگا دروستەکە بەرئەنجامی ئەمە چی دروستەبێ ئەو تند و تیژانەی کە لەناو خێزانەکاندا بڵاو دەبنەوە لەناو تاکەکانە ئەبینی لەناو ژیانکردنێکی ئاسایی خێزانەکاندا هەندێک جار خێزان ئەندامەکانی خێزان بەیەکدا ئەدەن کوشتن دێتە ئاراوە کامە یەکێکە لە تاوانە زۆر گەورەکان کە ڕەنگە چەند ساڵێک بەر لە ئێستا ئێمە بەرامبەر بە تاوانێکی کوشتن شۆک بووبینە بەڵام ئێستا ئەوەندە زۆر بووە هەستەکەی خەریکەیدی لا ئیرادی ڕادی لەگەڵ ئەم کوشتنانەشان نابێتە پرسێکی زۆر ینی کە کاریگەریەکی هەبێ مرۆڤ بەهەژێنێ و لە یادمان نەچێ یەکێک لەو هۆکارە زۆر گرنگانی کە کاریگەری لەسەر زیادبوونی تند و تیژەکان هەیە هەموارکردنی یاسای باری کەسێتی ژمارە 1970 ساڵی 1950 عێراقا کە لە 21 کانونی دووەمی ئەم ساڵدا بەداخەوە ینی چۆبواری جێبەجێکردنەوە لە دوای ئەوە ئێمە بینیمان چ کاریگەریەکی لەسەر کۆمەلگای عێراقی دروست کردووە بە کۆمەلگەی کوردیشەوە چکە دوجار تۆ لە دەستورێکا کە لە بنەڕەتا پێویست بوو ئەم دەستورە لە چوارچێوەی مافەکانی کۆمەلگایە بەهاتایە ئاراوە بە پێچانە هەستەکەی مافەکانی ئەندامانی کۆمەلگەکە دەخاتە ژێر پێی خۆی و دوجار ژینگەیەکی ڕەخساندووە ئێستا لەناو کۆمەلگای عێراقیدا ڕۆژ بە
بە ڕۆژ توندوتیژیەکان بەرەو زیادبوو دەچنەوەی کە لە مانگی دوی ئەم ساڵدا بڵاوکرایەوە ئامارەکانی توندوتیژی بوو بەرامبەر بە منداڵان لە عێراقا چەندێک لە بەرزبوونەوەدا بە تایبەت لە دوای جێبەجێکردنی هەمواری یاسای باری کەسێتی ینی ئەمانە هەمووی کاریگەرین لەسەر ئەوەی کە ئەم ڕەوشە لە ئێستادا کە هاتۆتە ئاراوە و بێگومان ئەمە بە شێوازێکی سیستماتیک کاری لەسەرەکرێت پلان بۆ داڕێژراوە دەستپێک ئامارەکان نەخرێتە ڕوو لەلایەن فەرمانگەیەکی حکومی کە کۆمەڵێک ئەرکی گرنگی لە ئەستوەیەکێک لەو ئەرکانە ئەوەیە کە ساڵانە ئامارەکانی بخاتە ڕوو و ئێمە ساڵانی کۆنتر بە تایبەت لەلایەن بەڕێوەبەرایەتی توندوتیژی و هەموو ئەو لقانی کە لە شارەکان هەیبوو یەکێک بوون لە هەردا مەزراوە جدیەکان کە کاریان بۆ پرسەکانی توندوتیژی ئەکرد زۆر کات لە ڕێگەی لێدوانێکەوە وشیارێکی باشیان پێشکەش بە کۆمەلگا ئەکرد لە ڕێی ڕۆمەڵکردن یاخود لە ڕێی پێدانی ئامارەکانەوە زانیاری باشیان بە کۆمەلگا ئەدا بەڵام ئێستا بینی لە چەند ساڵی ڕابردووە ئەمە نەما دواتر هەمواری یاسای باری کەسێتی دێ لە ئێستاشدا قەدەغەکردنی ڕووماڵەکانی کوشتن لە ناو کوردستاندا یەکێکی دیکە لەو پرسانی کە هەمووانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە بۆ مانایی کە ئێمە چاومان لەسەر ئەوە بوو و ینی چاوەڕێی ئەوەمانە کە باشتر ئیش لەسەر پرسەکانی توندوتیژی و لەکترازانی کۆمەلگا بکرایە بەڵام لە کاتێکی لە کات و ساتێکی وەهادا کە ڕۆژ بە ڕۆژ کوشتنەکان توندوتیژیەکان بەرەو زیاتر دەچن دەبینی ڕووماڵکردنیشان قەدەغە دەکرێت خۆ ئەگەر ئەم ڕووماڵکردنە بە ئامانجی ئەوە بووایە کە ئیدی هەندێک وێنەی نەشیا و پیشانی کۆمەلگانە دەین بەر لە لێکۆڵینەوە یاساییەکان یاخود هەندێکات لە کاتی پرسەکانی خانەوادەکانە ئەمانە نهێنی لەسەر شاشە ڕەچاوی ینی باری دەرونی و باری خێزانی کۆمەڵاتی خەڵکمان بکردا بەم ئامانجە بووە هیچ کام لە ئێمە گرفتمان نەبوو بەڵام گرفتەکە لەوەیە کە ئێمە درک بە مەترسیەکانی قەدەغەکردنی ئەم بابەتە ئەکەین دوجار لێرەوە پەلە کێشێ بۆی کە تۆ ئیدی ناتوانانی لەسەر ئەو هۆکارانش قسە بکەی کە کۆمەلگای بەم ئاقارە بردووە دیارە کە بۆ خۆی دادگاکێکە لەو سازیانی لە ناو کۆمەلگادا ئەرک و بەرپرسیارەتێکی گرنگی هەیە لە ڕێخستنی کۆمەلگایە بەڵام بەمەرجێک ئەو کاتێک کە هەست بە بەرپرسیارەتی خۆی بکوە لە ئاستی چاوەڕوانی کۆمەلگەدا بێ بۆ جێبەجێکردنی یاساکان ئێمە هەر کاتێک ئەگە لەگەڵ پارێزەرێکی بەڕێزا گفتوگۆ بکەین لەسەرەوەی کە یاساکان چ ڕۆڵێکیان گەڕاوە لە ناو کۆمەلگای کوردیە خود لە ناو دەستوری عێراق یاساکان چۆن باسییان لێوکراوە هیچ کات بەکەم کورتیەوە باسی یاسانە کە ئیلا لە کۆمەڵێک فەقڕی زۆر تایبەتانە بێت کە باس لەوە دەکرێت پێویستی بە هەموارکردنەوە هەیە لە زەمن و سەردەمێکی زۆری بەسەراتی بەڕێوە بەڵام کاتێک دینە سەر جێبەجێکردنی یاساکان ئێمە لێرەدا گرفتمان هەیە بەداخەوە یعنی ئەو عقلەتێکی ئێستا لە ناو باشووری کوردستانە هەیە ڕۆژ بە ڕۆژ ئەبینین لە چوارچەوەی عقلەتی خێڵەکی و حیزبایەتی و تاکەکەسی و تاکڕەویدا تۆخ دەبێتەوە و ئەم عقلەتە کاریگەری بەسەر سەرچم دامەزراوە حکومی و فەرمانگەکانە هەیە بەوەی کە تۆ هەر لە فەرمانگەیەکی زۆر ئاساییەوە ئەگەر ڕۆژە کاروبارێکی یاسایی خۆتە بێت چیتە فەرمانگەیەک یعنی تۆ هەست بۆ ئەکەکە ئەو ژینگی ئەو فەرمانگەیە بە جۆرێکە تۆ گەر کەسێک بناسی بە جۆرێکی دیکە بەرامبەر بە ئەرکەکەی بەرامبەر بە پێداویستیەکانی تۆ بە داواکارێکی تۆ کارەکات وە بە پێچەوانەشەوە لێرەوە بۆمان دەرەکەوێ کە ئێمە ینی ناڕوونیەک و نائاسایی بوونێک هەیە لە کاروباری دامەزراوەکانە بگات بۆی کە تۆ لە ناو دادگاکانە چۆن مامەڵە لەگەڵ پرسەکان ئاکرێ وەکو باسمان کرد پرسی ژن ئەگەر پرسێکی گشتی و گرێدرا بە پرسی نیشتیمانی و نەتەوەیی نەبێ یەکێک نەبێ لە پرسە لە پێشینەکان دادگاکان ڕۆڵێکی کاریگەر و باڵان هەیە لە ڕێخستنی کۆمەلگادا لە ئاڕاستەکردنی تاکو و لە بەرقەرارکردنی ئاشتیا ئەمە ئەرکی خۆیانە بەڵام لە ناو باشووری کوردستانە بەداخەوە ئێمە سیرەکەین کە ناتوانین بە متمانەوە ڕووبکەیتە دادگاکان بۆی کە گرفتەکانە بۆ چارەسەرکە بە تایبەتیش ئەگەر ئەو گرفتەی کە تۆ بۆی ئەچیتە دادگاکە کێشەیەکی خێزانی بێ و لە چوارچەوەی پرسیژ نابێ بەداخەوە لەبەرەوەی ئێمە هێشتا ئەو عقلەتی کە لە ناو باشووری کوردستاندا کار دەکات لە دامەزراوەکانە لە ناو خێزانە لە ناو سیاسەتە ئەو عقلەتە پیا و سالاریە خێڵەکیە تاکڕەویە کە هەموو شتێک لە بەرژەوەندی تاکە قاڵەکاتەوە بە تایبەتی ئێستا کە بۆ خۆی دادگا دەبوو ڕۆڵی بگێڕایە لە بەرقەرارکردنی ئاشتیا لە سندنی مافی کەسێکا کاتێ مافەکانی پێشێل کراوە دەبینی بە پێچەوانەوە کاتێک ژنێک تووشی کێشەیەک دەبێت ڕوو دەکاتە دادگاکان لە ئەگەر بەشێکی زۆری ڕێکاری یاساییەکانشی ڕێ لە کۆتا وێزگای سیرەکەی ئەگاتە سڵحێکی ئاشایری و بە تایبەتی لە پرسی کوشتنە
ینی کاتێک هەر جۆرێک لە جۆرەکانی کوشتنە چێتە دادگا سەرکی تاوانبارەکە لە کۆتاییە تووشی ئەو سزایە نابێتەوە کە پێویستەکە وەری بگرتایە لە ناو کۆمەلگایە لەبەرەوە بەداخەوە ئەڵێم لکە لە ناو باشووری کوردستانە دادگان نەیتوانێت ڕۆڵێکی باش بگێڕێ لە دەستگیرکردنی تاوانباران لە سزاگەیاندنی ئەو کەسانی کە تاوان ئەنجامەدەن لە ناو کۆمەلگادا بەتایبەت بۆ کەسانی کە هەڵگری چەکی بێمۆڵەتن. ئێمە زانی کە هەڵگرتنی چەکی بێمۆڵەت ئەمڕۆ بۆتە بەڵایەک بەسەر کۆمەلگای کوردەواریە. ینی بەشێک لە ماڵەکان بەداخەوە چەکی بێمۆڵەتی تێدا هەیە و ئەمانە لە بچووکترین دەرفەتا هەست ئەبینی کە بەکارەهێنرێ. ئێمە لە ماوەکانی ڕابردووە بینیمان کە دوو خێزان بە چ جۆرێک لەلایەن ئەندامەکانی خێزانی خۆیانەوە کوژران و بەڕاستی ئەمە جێگەی ئەوە بوو کە لە پەرلەمانە ئەبوو لە ناو حکوومەتە هەتا لە پەرلەمانی عێراقا کۆبوونەوەی خراپ کرایە بۆی کە بۆچی ئەمانە لە ناو کۆمەلگای ئێمەدا ڕوو ئەدەن و ئاستی بەرپرسیارەتی ئەوان لەکوێدایە لەکوێ هەڵیان کردو کە کۆمەلگا بەم ئاقارە دەڕوات. بەڵام دەبینی بێدەنگە و ئەوەی کە کارەکات تەنها چاوی ڕاگەیاندنەکانە و کامێراکانن بەڵام لێرشەوە بەداخۆیانی جارێکی دیکە بەشێک لە ڕاگەیاندنەکان لەسەر ئەو هۆکاری کە وای کردو کۆمەلگا بەم ئاقارە بڕوا کار ناکات. دەبینی لەسەر کۆمەڵێک فاکتەری لاوەکی کە وای کردو تونند و تیژەکان لە ناو کۆمەلگا پەرەپسێنێ کارەکەیە. هەندێک جار زەقکردنەوەی ئەو ئەقلیەتە دەسەڵاتخوازیە کە دەیەوێت هەمیشە گرفتەکانی ناو کۆمەلگا بە ناوی کێشەیەکی کۆمەڵایەتی کێشەیەکی زەوزاری هەندێک جار لە پرسەکانی ژنانە کێشەی ئەخلاقی بەمانە سێرەکەی کب ئەکاتەوە لە کاتێکە ئێمە ڕێکوڕیشەی ئەم گرفتانە بۆ ئەو سیستەمە ئەگەڕێتەوە کە ئێمە لێرە کۆمەلگا بەڕێوە ئەبا کە جارێکی دیکە ئەوش نەیتوانیوە لە خزمەت کۆمەلگایە خۆی ئەرکدار بکات و بتوانێت بە تایبەتی لەسەر پرسەکانی ژنان بتوانێت بە شێوازێکی تەندروست و بە شێوازێکی دروست کار بکات. ئەمە لە کاتێکدا کە ئێستا بۆ خۆی پرسیژن لە جیهاندا لە چوارچێوەی پارادایمە ڕێبەرابۆدا بینی کە بۆتە پرسێکی جیهانی. بەڵام بەداخەوە کۆمەلگای کوردی کە ئەم فکرە هەڵقوڵاوی ئەم ژینگێ هەڵقوڵاوی ئەم خاکێ هەڵقوڵاوی ئەم سروشتە ئەم کۆمەلگەیە ئەبینی بۆ خۆی نەبووتە ڕێگە چارەسەری بۆ ئەو گرفتانی کە ئێستا لە ناو کۆمەلگای کوردیا هەیە. بێگومان هەر بڕیارێک کە لە ناو کۆمەلگەدا دەدرێت لە ئەرسەر ئاستی بەڕێوەبردننی کۆمەلگاکە واتە ئەو سیاسەتە ئەو دامەزرا و حکومیە جا پەرلەمان بێ یاخود هەر دامەزراوەکی بێ کاتێک بڕیارێک دەرئەکات ڕاستەخۆم بڕیارە دەرناکات زەمینە سازیەکە لە ناو کۆمەلگایە بۆی کە ئەم کۆمەلگای توانای قبولکردنی ئەم بڕیارەی هەبێ کاتێک بڕیارێکی نادروستە بەتایبەت. بۆ ئەم مەبەستەش ئێمە زانین و وەکو باسیشمان کرد مێژوویەکی دوور و درێژی هەیە و ئەقڵەتێک کە کار لەسەرەوەکە چۆن ژن بخاتە پەراوێزەوە چۆن جارێکی دیکە کە ئێستا بە تایبەتی هێز و ئیرادەی ژن لەسەر پێ بۆی کە مێژوویەکی تازە ئاوا بکات لە ناو کۆمەلگای کوردیا نمونەی هەموو ئەو ژنە پێشەنگانە جارێکی دیکە لە ناو کۆمەلگای سەر هەڵبدەنەوە کە لە ڕابردووی کۆمەلگای ئێمەدا هەریەک بۆ خۆیان هەم پێشەنگی کۆمەلگا بوون هەم خاوەن ئەزمونێکی ژیانکردنی جوان بوون کە تا ئێستا ئێمە بە شانازیەوە لەیان ئەڕوانین. لەم کات و دەرفەتانەیە بێگومان ئەم ئەقلەتە دەسەڵاتخوازی ئەمەی پێ قوبوڵ نییە بۆیە دێت زەمینە سازی ئەکا لە ڕێگەی ڕاگەیانەوە لە ڕێگەی دراماوە لە ڕێگەی تێکدانی فۆرمی جلوبەرگی کوردیەوە لە ڕێگەی شێواندنی فۆرمی دەرکەوتنی ژنێک لەسەر شاشەیەک لە تۆڕە مەجازیەکانە هەتا لە هەر پلاتفۆرمێکی تایبەت بەخۆیان کە پێویستە وێنەیەک بە جۆرێک دابنێت کە بە فلتەرێک بڕۆ بۆی خوازراو بێ لە سیستەما سەرمایەداریە جیهانیەکی ئەم ڕۆداکە ژن وەکو کاڵا ئەبینێ. خۆ ئەگەر ئەمەشی بۆ نەکرێت بێگومان دەیباتە ناو چوارچێوەی جوانکاری کۆمەڵێک پرسی دیکەوە کەواتە زەمینە سازێکی باش کراوە بۆی کە کۆمەلگا پێویستە چۆن ئاڕاستە بکات لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی خۆیدا. بۆیە هەر لەم چوارچێوەیەشا بینیمان ئەو ڕاگەیانانی کە سەربەدەسەڵاتن لە ماوەکانی ڕابردووە چۆن کاریان لەسەر پرسەکانی ژنان کردووە قوڵکردنەوە یاخود تۆخکردنەوەی کۆمەڵێک مانشێت لەسەر میدیاکانیان لەسەر وێبسایتەکانیان بۆ ناونیشانەی کە ژنێک بە فڵان هۆکار کوژرا یا لە چوارچێوەی کێشەیەکی کۆمەڵایەتی یا ژنێک سووتێنرا یان بە ناوی شەرەفەوە ژنان دەکوژران یا لە بەرەوەی گرفتێکی کۆمەڵایەتی ئەخلاقی هەبوو ئەم ژنە کوژراوە. ئەی بێگومان تۆ کۆمەلگا بە کۆمەلگا ئەڵێ کە ژن تاوانبارە و کاتێک دێنی یاسا بەرامبەر ئەمە دەرەکەی بۆ قەدەغەکردنی ڕووماڵکردنەکان بێگومان کۆمەلگا پێی خۆشە لەبەرەوەی کۆمەڵێک لە ڕاگەیانەکان بە ئەن قەس بە شێوازێک کاریان لەسەر
پرسی ژن کردووە بۆی کە ژن وێنایەکی ناشرینی هەبێت لە ناو کۆمەلگادا و هەمیشە پشکی شێری هەموو توندوتیژی و کێشە کۆمەڵایەتیەکان لە چوارچێوەی پرسی ژنە قوڵ کراوەتەوە لەبەر ئەوەشە کاتێک تاکێک ئەبینیت بە تایبەت ئەوانەی کە بینەری ڕاگەیاندنەکانی سەربەدەسەڵاتن پێیان خۆشە یان یاسایەکە بێ بۆ ڕێگریکردن لە ڕووماڵکردنی بابەتەکە بە پێچەوانی ئەمەشەوە بەشێکی دیکە لەو کەسانی کە بینەری ئەو ڕاگەیاندنن کە لە خزمەت کۆمەڵگەدا کارەکەن و هیچ کات پرسی کوشتنێکی ژنیان وەکو پرسێکی تاک وەرنەگرتووە بەڵکو یاخود بە جۆرێک لە جۆرەکان نیانهێناوەتە سەر شاشە کە خزمەت بکوژەکە بکا بەڵکو لە چوارچێوەی قسەکردن بۆ لەسەر ئەو هۆکارانی کەوای لەم کۆمەلگایە کردووە بۆ ئاقارە بڕوات ئەمانە دەبینین کە لێرەشە هەڵوێستەیەکیان هەیە کەواتە ئاستی هۆشیاری کۆمەلگا پەیوەستە بەو زمینەوەی کە دەسەڵات چۆن کاری لەسەر دەکات و لە بەرامبەر ئەمەشدا ئێمە کۆمەڵێک هۆکاری دیکەمان هەیە کە دەکرێت بڵین ئەتوانن ببنە هۆکارێکی باش وە لێرەدا بتوانن زمینەیەک یاخود سەکۆیەک بن بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا لەوانە بۆ خۆی ڕاگەیاندنەکان و ئەو کەسانی لە ڕاگەاندنە کارەکەن بە تایبەت ئەو ژنە ئازادانی کە خاوەن فکرێکی ئازادن لە خەمی پرسی ژنە لە ناو کۆمەلگەی کوردیدا ئەمانە توان ڕۆڵێکی باڵا و کاریگەریان هەبێت لە ڕوژاندنی ئەم پرسانە لە ناو کۆمەلگادا مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانی خۆیانەوە دەتوانن ئەگەر بیانەوێت ڕۆڵێکی باڵا بگەڕن لە هۆشیاری کۆمەلگەکەدا ئەگەرچی لە ئێستادا پەروەردە بۆ خۆی وەکو سازیەک لە ئێستادا پەک خراوە داوامی خوێندنگاکانیە بەڵام بێگومان هەر ڕۆژ ئێمە لە ناو تۆڕە مەجازیەکان و لە پلاتفۆرمەکانە ئەبینین هەمووان قسەیان هەیە بەرامبەر بە هەر پرسێکە لە دنیاش و لە کۆمەلگەی ئێمەش هەیە دەکرێت مامۆستایان توێژەرانی کۆمەڵایەتی توێژەرانی دەرونی لێرەوە بتوان ڕۆڵی خۆیان ببینن ئەتوان لە ڕێگەی گفتوگۆکانی خۆیانەوە لە ڕێگەی زانیاریەکانیانەوە لە ناو ڕاگەیاندنەکانە بتوانن ببنە سەکۆیەک بۆ گەیاندن و دروستکردنی هۆشیاری لە ناو کۆمەلگادا ئەمانە هەمووی پێکەوە دەتوانن بەرەنگاری ئەم دۆخە ببنەوە و داهاتووی کۆمەلگەی کوردی لەم ناڕوونی و شپرزەیە ڕزگار بکەن کە لە ئێستادا بەداخەوە مەترسێکی گەورە ئابیندێ بۆ خۆی ڕاگەاندن بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە ئەیبینی لە ناو باشووری کوردستانە بە تایبەت ڕاگەاندنی ئازاد ئەتوانین بڵێن کە قوربانیدانە لە ناو کۆمەلگادا قوربانیدان لە چوارچێوەی ئەوەی کە تۆ سەلامەتی گیانی خۆت ئەەکەیتە قوربانی ئەخەیتە مەترسیەوە لە پێناو ئەوەی کە پەیامێک بگەێنی بە کۆمەلگایە لە پێناو ئەوەی کە خزمەتێک بکەیت لە ناو کۆمەلگاکەدا ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوودا چەندین ڕۆژنامەنووسان چەندین میدیاکاری ئازاد لە زیندانەکانی هەولێر و دهۆکدا لە زیندانا بوون لەسەر پرسەکانی کۆمەلگا جا بگا بەوەی کە تۆ لە چوارچێوەی پرستیژ ناکات بکەی بێگومان ڕوبەڕووی توندوتیژی و بەربەست و ئاستەنگی ئەبیتەوە جائیدی دیارە کە ئەمەش تەنها لەم قۆناغەدا ناوەستێت کە ڕاگەیاندن مافی پێنادرێ بە ڕووماڵکردنی کوشتنەکان بەڵکو لێرەوە پەل ئەکێشێ بۆ کۆمەڵێک بابەتی دیکە کە لە داهاتوودا ئێمە پێمان دەکات کە ناتوانین کار لەسەر پرسەکان بکەین و هەمووی لە چوارچێوەی یاسادا قاڵ دەکەنەوە بۆی کە بتوانن ڕاگەاندنی ئازاد و ڕاگەاندکارانی ئازاد بگەێنن بە سزایەکە بە شێوازێکی نەشیاویشە دیارە بۆیە لە ئێستادا پێویستمان بە کۆدەنگێک هەیە لە سەر ئاستی کۆی ڕاگەیانەکان بۆی کە بتوانن بەرپەرجدانەوەیەکی توندیان هەبێ بەرامبەر بەم یاسایی کە ئێستا لە ناو باشووری کوردستاندا بۆتە ڕۆژەف ئەگەر ئێستا ڕاگەیاندکار و ڕاگەیانەکان بتوانن بێدەنگی هەڵبژێرن لە بەرامبەر ئەم جۆرە لە سەرکوتکردنی دەنگی ئازادا بێگومان لە یادمان نەچێت دوجار هەم ڕاگەاندنی ئازاد و هەم کادرانی خەباتکارانی و هەمیش کۆمەلگا بە شێوازێکی گشتی بەرەو ئاقارێکی هێندە خراپ دەڕوا و کاتە نەڕاگەاندن دەتوانێت کارێک بکات نە یاسا بە خۆی دەتوانێت کارێک بکات لەبەر ئەوە لە ئێستادا پێویستیان بەوە هەیە کە لە چوارچێوەی کۆدەنگێکە پرۆژەیەک پێشکەشکرێ بۆی کە بتوانرێ ئەم یاسایە هەڵبۆشێنرێتەوە و هەمووان بەشدار بن لەو بەرپرسیارەتی کە ئەمڕۆ لەسەر شانی هەر یەکێکمانە.